عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە سێمین ڕۆژی جەژنی قوربان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی تایبەت بە سپۆنسەری دۆشاوی نمنم. لە پرۆگرامی ئەمڕۆماندا میوانداری هونەرمەندی خۆشەویست کاکە سەیوان خەمزەییمان کردووە. ئەمڕۆ جگەلەوەی گفتوگۆیەکی شیرین دەکەین گوێمان لە گۆرانیە ناوازەکانی دەبێت. بێگومان گروپی هەڵپەڕکەی نیشتیمانیش لەگەڵمانن بۆی نمایشێکی جوانمان پێشکەش بکەن. ئێوەش لە ماڵەکانتاندا بینەری پرۆگرامی ئەمڕۆی ئێمە بن. کاکە سەیوان زۆر بەخێربێت. زۆر سپاس زریان خان، خۆتان بەخێربێن، دەستخۆشیت لێ یەکەم بۆ پرۆگرامە جوان و تایبەتەکەت جەژنیش پیرۆزەکەین لە سەرجەم کورد و کوردستانیانی دنیا. زۆر سپاس، زۆر بەخێربێت، زۆر خۆشحاڵم کە لەمڕۆ لەم پرۆگرامە تایبەتەیە لەگەڵمانی. زۆر سپاس زریان خان، هیوادارم توانین پرۆگرامێکی جوان پێشکەش بکەین. ئینشاءڵڵا هەروە بێ بێگومان. کاکە سەیوان دەکرێت سەرەتا بپرسم سیڤیەکی کورت لەبارەی خۆتەوە بۆ بینەرانی ئێمە. من سەیوانی کوڕی کەریم خەمزەیی، تەمەنم 24 ساڵە. تەمەن درێژ بی. زۆر سپاس، هەر خۆم بڵێن بە بۆنەی باوکمەوە حەزم لەم بوارە بووم، بوارەم هەڵبژاردووە و خۆشحاڵم بەوەی کە کۆمەڵە کەس هەیە جۆمان لێگرێت و ئێمەش خۆشحاڵین کە توانین کۆمەڵە بەرهەمی جوان پێشکەشکەین بۆ خەڵکە و دەستخۆشیەکەم لەو کەسانەشی کە پاڵپشتیان کردوم چ لێرە بێت چ لە دەرەوەی وڵات بێ چاوی ئەو کەسانە ماچەکەم کە هاوکاریان کردوم. دووبارە سپاس بۆ ئێوەش بۆ بەسەرکردنەوە بۆم پرۆگرامە جوانە زریان خان. سەرکەوتوو بن، زۆر خۆشحاڵین ئێمە کە لەگەڵمانی. کەواتە کاکە سەیوان ئەکرێ بڵێن ئێوە لە بنەماڵەیەکی هونەرمەندەوە یاخود با بڵێن هونەریەوە هاتوونەتە. ئەرەوەڵا زریان خان، هەر لە باوکمەوە بڵێن بۆمان جێماوە و لێرە شەو ڕێزم هەیە بە باوکم دەستی ماچەکەم و چای زۆر ڕێزی تایبەتیمان بۆی هەیە. چۆن بوو هەمان ڕێچکی باوکت کرد؟ وەڵاهی بڵێن ناڵێم کە ئەم بینی باوکم گۆرانی لە تۆمانە تەبعاً تۆش بەهرەیە خۆگەر مەرج نییە بۆ منە تۆ باوکت هونەرمەند بێ خۆت هونەرمەند بی، باوکە دکتۆر بێ خۆت بی بە دکتۆر. بەستر کە گۆرانی مەوت ئەمانە تەشجیعیانە کردم و خەڵکێکە بۆیان و دەنگت خۆشەوەمانە پەرەما بە کارەکانم و بە پاڵپشتی کاکە حەمەی برام و مامۆستا کۆژین و باوشی ئەزیزم توانیم بڵێن سپاس بخوا ناو ناوبانگێک و شخصیەتێکی تایبەت بۆ خۆمان. ڕاستە بە دڵنیایی وایە کەسەکانە بێ خۆیان دروستکەری خۆیان بەتەئکید هەر لە سەرەتای دروست بوونەوە تۆ ئەو هونەرەیت لەسەرت ماڵە بێت. ئەرەوەڵا زریان خان، وەکوتیشم بەهرەیە خۆ ناکرێ خۆتی پیاڵواسی. ناوەڵای ترە ئەڵە شتێکت یاوێ ئەنجامەوە یاخوا سەرکەوتوو بیت. بێگومان پێما ئاماژەت بەوەدا کە تۆ تایبەت لەگەڵ کاکە کۆژیر کارەکانتان پێکەوەیە. ئەرەوەڵا من سپاسێکی زۆرم هەیە بۆ کاکۆژین، یەکێکە لەو کەسانێک کە هاوکارم بۆ بەڕاستی. یعنی توانم بڵێم شان بەشانی کاکە حەمەی برام لە ئیشەکانمە بەردەوامە لەگەڵ. زۆر بەخێر بێ کاکە کۆژین، زۆر خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵمانی. زۆر خۆشە کە ئەوە کەسێکی نزیک کەسێک لەگەڵ تا بێت لە هەر کارێکی ژیانت بێت هاو ڕێگات بێت. بەتەئکید ئەرەوەڵا چەپڵە بەدەستێ لێ نانرێت، تەبعاً تۆ بێ کەسێک هەبێ کە ئیشەکانتی لەگەڵا ڕاپەڕێت. بێگومان وایە کەواتە ئەکرێ بڵێن هەر کەسێک بیەوێت هەر کارێک بکات گرنگە کەسانێک لە پشتی هەبن. ئەی تەبعاً ئێستا تۆم پرۆگراماکەی تەبعاً ڕێزم هەیە بۆ سپۆنسەرەکانیشتان، بەڵام بێ کۆمەڵە شوێنەر هەبێ سپۆنسەری ئێستا وەکو بۆ نام شوێنی کە لی دانیشتوون. بەڵێ وایە بێگومان، یان کۆمەڵەشتی تر زریان. ئەکید وایە زۆر سەرکەوتوو بی. کاک سەیوان هاتنە ناو کایەی هونەر لە زۆر با بڵێن ئازادی گرتوویتەوە؟ وەڵاهی سپاس بۆخوا ئازادی چییە؟ تۆ تەبعاً کە دەسەیتە ئیشێک ئەبێ هەر کۆمەڵی قوربانی بی لە پێناویە. لەوانەیە من نەتوانم حڕیەتی جارانم هەبیوە کەسێکی ئاسایی بۆ ئەوە نابڵێم فرمەتم بۆ تۆ هەیە پۆز و تەکەبور و ئەم شتانە نا بەس وەک کۆ بێ کەمتر بەرچاوی لە هەنێ شوێن ئاگاد لە خۆت بێ، چکم بەسیترین شت لەسەر شانت ماڵە بەڕاستی، بەڵام زۆر تیشی پێبەخشیوین و زۆر تیشی لێسەنویتن تۆ بەڕاستی. هەردوو دیوەکە سەرکەوتوو بن. زیاتر بە چ ستایلە گۆرانی ئەڵێن کاکە سەیوان؟ وەڵای من زیاتر حەزم لە ستایلی گۆرانی بڵێن شاد و هەڵپەرچەی منتیقەی ڕۆژهەڵاتە. ئەم ستایلی کە بڵێن کاک جاسم و کاک پێشڕۆ و ستایلێکی جیاوازتر تۆزێ لە بەندوتنەوە دوورە. ئەی لەگەڵ گۆرانی سل و خاوانە بین نانا ئەوانە ژەڵین بەس مەبەستم وەکو ستایلەکە باسەکەم ستایلێکی میلی ڕەسەنمان گرتووە. ئەرەوەڵا لەسەر ئەو ستایلە ئیشەکەین زریان باشە سەرکەوتوو بن بە گوێمان لە یەکەمین گۆرانیت بێت پێکەوە بزانین گروپی هاوکاڕکەی نیشتیمان چ نمایشێکمان بۆکەن. بە چاوان فەرموون. ما شاء
فەرێنە خۆی هەیفرە باڵات کوڵە ئای لە تایفەی خۆتەن هەرێ تۆم بەدێڵە من لە تایفەی خۆتەن بەس تۆم بەدێڵە ئەژە زۆبیجان چی درنگاتی من نرد ماشونه ای با چی درنگاتی وای لشوکه و ترسیای یان کلوزاتی نه لشور ترسیام ای نکلوزاتم ای رگا کم دور بو وای درنگاتم ای رگا کم دور بو وای درنگاتم قوم البرا قل هورا لو شيبه عشرة برا قل هورا ومن بين جير أو دار السيبة ومن بين جير أو دار السيبة الله 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 أي ما شاء الله ما شاء الله كرسان رسمة كراسي قاتو ويلا كرسان رسمة اي كردو يا بماكسي او ابو كسمة كراسي كبوكا مايلا توكل بياز اي بزاز لهولير جا خيار للشيراز اي بزاز لهولير جا خيار للشيراز قوم البراء الهورا لو شيبه ومن بينا جير او دار السيبه ومن بينا جير او دار السيبه اي ما شاء الله توفي جان رستم بيضي اي تجان وبراتا كيتري وكو من شيتو شيداتا كيتري وكو من شيتو شيداتا خوشي خوشي تا اي علي مردمهاس راجا شاب سريتا كوبر دوداس اي كشاب سريتا كوبر دوداس قوم البراء الهورا لو كيبه ومن بينا جير أو دار السيبة ومن بينا جير أو دار السيبة
پێشکەشەکانە خۆش بێت دەنگت خۆش بێ زۆر سپاس زریان خان ئەم گۆرانیە زۆر سپاس چ جۆرە گۆرانیەک بوو باسێکیمان بۆ بکەین ئەم گۆرانیە بڵێ تەبعاً ڕیتمی گەڕیان ڕیتمێکی زیاتر سنەیە لە منطقەی سنەوە سەری هەڵاو ئیتر ئێرانیش بەعام بۆ شایەکانیان زیاتر ئیش لەسەر ئەم گۆرانیەکەن بڵێ بەس منیش هەر لە هونەرمەندەکانی ئەوە جۆم لێ بوو زانیم بۆ شایی ئەو گروپە جوانە بەدڵیانە نایشێکی زۆر جوانی پێەکەن بێگومان ئەکرێ بڵم بە هەموو جۆرە گۆرانیەکان ئەوان نمایشی خۆیانەکەن بەڵام ترم جۆرە گەڕیانە لای ئەوان تایبەتە هیوادارین دەستیان خۆش بێت و ماندوو نەبن ئیشەڵا بەدڵیانە بێت کاکە سەیوان چەند ساڵێکە یاخۆت با بڵێم لە سەرەتای هاتنەوە کای هوەرەوە سەرەتا چۆن دەست پێ کرد ئێستا گەیشتویتە چ جۆرە پێشکەوتنێک لە بوارەکەی خۆتدا وەڵاهی سەرەتا زیاتر بڵێن من خوێندکار بووم ناڵێم کە چین بۆ سەفرەیە شتێک یانزانی دەنگم خۆشەمانە گۆرانیانەوە ئیتر وردەوە دەکاکە هەمێ برام ئەم ئەجیزەی مۆسیقا بڵێن ئۆرگوشتەی کڕی سەرەتا ئەچوینە ئەو حەفلانەوە بۆم برادەرمان بوو یا دۆستێکی خۆمان بوو وردە وردە لە ئیشەکەی پڕ بووین سپاس بۆ خۆیان ساوتین لە مستەوایەکی باشە و ئیتر سەرەتاش هەموو ئینسانێکە دەست پێکا زریان خان مەرجەیەک سەرقەپێکی گەورە بهاوێ تۆ پێویستە سەرەتا لەگەڵ چەند کەسێکی بۆم نە بەناوبانگا دانیشی چەند کەسێ بینی هەنێ معلوماتە بنێ فێری مقامات بی فێری ئاواز بی فێری تۆن و تەبەقە بی چکمە مەش هەر ئەوە نییە ئەو مایکە بگری بەدەستەوە بەڕاستی کاتە پێویستە زیاتر بەتەئکید ئێستا مەچینە لایڤێکەوە ئەبێ ئەو دەموچاوانە بناسی کە بزانی حەزیان لە چییە چیان بۆڵی تۆیسە شوێنە گەنجی لێ پیری لێ وایەنە ئیتر یعنی هەموو کۆڕ و کۆبوونەوەیەک ئەنواع ئینسانی تایە بۆیە ئێمەش سپاس بخوا بە باشی ئیشمان لەسەر کردووە و خەڵکێکی باش لێمان ڕازی باشە لەشتان ساخبە ئیشەڵا بینت لەگەڵ حەفلات چۆنە وەڵا ئەلحەمدولیلا بینم باشە لەگەڵیا لەگەڵ کاکۆژینە جارجار کاک جاسمیش بەریەکەکەوین و کاک پێشڕە و مامۆسا یادگار و ئەمانەی تر زوو بەریەکەکەوین لە حەفلەکانە وڵاشتێکی زۆر باشە لێسێ ئایتر وردە وردە خەڵکەکە زیاتر حەزی بە حەفلات هەیە ماوەیەک بوو زۆر کەس ببوو بەتەئکید ماوەیەک بوو کاکە خەڵک کە ئابەژ بوو ناقیان بەڕاستی ناخۆش هاو بەسەر ڕاستە وایە نا بەڵامی تر سپاس بخواوە بەرەبەرە خەڵک تۆزێ خۆشی و شادی بۆ گەڕێتەوە لەخوا بەسیار بە هیوادارین کەموو کوردستانیان لە خۆشی و شادییا بن هەموو کات جارێکی تر نەکەوینەوە ئەو بارودۆخە ئەو بەڕاستی کەرنتینە و بابەتانە کاک جاسم بینت لەگەڵ لایف مۆسیق چۆنە؟ وەڵاهی سپاس بۆخوا لایڤەکانمان باشن زریان خان لە زۆربەی شوێنەکانیش لایڤم کردووە یعنی توانم بڵێم ئەکسەرێتی شەکانم لایڤ میوزیکە من باشە هونەرمەند لایڤ مۆزیک کات وەکو پرۆڤەیەک بۆ دەنگی خۆی وەکو زیاتر بەرەو پێشچوونێک ئەزانی بۆچی لایڤ میوزیک باشە تۆ ئەچیتە شوێنێک یعنی کۆمەڵی خەڵکی لێیە جۆ لە تۆ ئەگرن وەکو کۆنسێرتێک وایە بەڕاستی و تۆ ئەم دەنگە پەرەی پێدرری یعنی تۆ لە زۆربەی گۆرانیەکانە پڕ ئەبی یەکێک هەیە داوای گۆرانێکت لێکا لەبەرت نییە لایڤێکیکە مەجبوری لەبەرەی خەڵک حەزی لێ لەبەریکەی یعنی تۆ توانانی لە هەموو ستایلەکانە لەو لایڤەیە خۆ تۆکمەکەی بەڕاستی ڕاستە بەتەڵی وایە لە ڕۆمادیەکەشەوە ڕەنگە بۆ هونەرمەندێک سوودێکی باش بەتەئکید وەڵا ئەو کەوتۆتە سەر هونەرمەندەکە خۆی ئەو شوێنەی کە ئەچیت فەرقەکات هەنێ شوێن هەیە لەوانەیە لە ڕووی مادیەوە کەمتر بن هەنێ شوێن هەیە باشترە زریان ڕاستە بەدڵنیایی ئەوش یەکێکە لە بابەتەکان کاک سەیوان با کەمێک باسی جەژن بکەین بەڵێ جیاوازی جەژن لە ئێستا و لە کاتی منداڵیمان جیاوازێکی بەرچاوە بۆ تۆ چۆن بووە؟ خۆی قسێک هەیە لێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار بەڵێ لەوانەیە خوا نەخواستە تۆ لەم ساڵا شتێکی ناخۆشت لێ بەسەر هاتبێ کەسێکی ئەزیزە لە دەستدابێ بەڵام بەڕای من هەر جەژن سەردەمی مناڵی خۆش بوو لەبەرەوەی کە تۆ دڵت پێی خۆش بوو یعنی جلێکە دەکڕی جاری وا هەبوو لای خۆتەوە جلەکەت کە خەوتی داهانا بەستر خەڵکی شتا گەورە بێت شتەکان بە چاو ئەبینێ کۆمەڵێ ناخۆشی و نەهامەتیە ئیتر بەڕای من ئەو شتانە هەر سەردەمی زوو خۆشارەوەڵا ئێستا ئیتر وردە وردە پێنجە کۆمەڵاتەکانیش کاڵە بێت کاڵ و کز و ئارەوەڵا بۆیە هەرکەسە برا هەیە بە مانگ براکەی نبینی خوشک هەیە بە مانگ خوشکەکەی نبینێ بەداخەوەڵای ئەوە شتێکی باش نییە نەوەڵا بەس عنی ئاسایش بۆ تۆ زریان
ئەخر پێنجەکە و نەکاڵ بۆتەوە بۆیە ئاساییە لەلایەن ئەگەر ناتۆ بتەوێت کەسێک لا عزیز بێ بتوێت کەسێک ببینی لای زەحمەتە بێ ماوەیەکی زۆر نەیبینی بەڕاستی بەڵام ئەمە و پەیوەندیانە ئەوەندە بە کاڵی ئێستا ماو نەتەوانێ ینی بەداخەوە منم قسەیەکەم خۆزگەوانە بواە خۆزگا بەڵامی تر دەسەڵاتی ئەمەیتیانە بەڕاستی هیچ بیرەوەریەکی منداڵیت نییە لە جژنە لە مناسەبەتەکانە وڵایی لەگەڵ کاکە حەمەی برامە بڵێن تر سەردەمی مناڵیمان ئەو 10 ساڵ بوو من 7 ساڵ بووم بڵێن وەختی خۆی هایتە تۆ تەقەمەنیە کڕی کە جەژنیە تەڵان هەمومان حەزمان لەوە وێسە داوت کوڕان دانێک هەبوو کلکێکی درێژی پێوە بوو دوکانێک هەبوو بەرامبەر مزگەوتێک بوو ئێتر کە کاکە حەمەی براشمەوەی کڕی کۆمەڵێک کوڕی لە خۆمان گەورەتر یان و نایتەقێنرێ و گاڵتەیان پێکردین بە کوزەکەی ئەویش جا چەپلەرە هەر دەسیگر توڕی کردەوە تو یادخوا چرخێکی پێوەنێ چرخێکم پێوەنا کە جاوە نازان پێڵێن فیشەچی سەوتێ دەرەکاوەکو فیکە وایە کە خۆی کرد بە ناویانە سێسێ و چوار بۆ درگایەوە ناچوون یان و کاکە گاڵتەمان کرد بۆ خاتری خواواز بێنێ تری پسەیوان تو دانەی کەشم بۆڵکەوتم ناکاکەواز بێنە زەرەرێکەکەی حەمەجا ئەو قسەی لێ کردوێتەوە دەستی خۆش بێت زۆر ناخۆشە لە هەر بوارێکدا بێت بتەوێت کارێک بکەیت کەسێک لە خودت بێتوانێ و بێوێت کە ئەومان دوونەوە بە شوێنێکیش دانێکی وای هەتیایەتی هەموو شوێنێ بێدانێکی وایتیابێ هەرچەنە تەسەورەکەم بوونی ئەو کەسانەش پێویستە تا ڕادەیەکی باش بۆی کە واد لێ بکەن تۆ زیاتر هەوڵ بەی زیاتر ئەو کاری کە ئەتێ بەدەستی بێنیت وانە طبعا تۆ تا ڕکابرێکت نەبێ ناتوانانی بۆ ڕۆدەیە بەرەو پێش بچیت زۆر ڕاستە چی ماوەتەوە باسی کەین ئەوەی کە گۆرانێکمان بۆ بڵێ زۆر ساز دا گۆرانێکی شادمان گوێ لەوێ دوای گفتوگۆکان بەردەوامیەکەین زۆر سڵات چاوت خۆش بێت فەرموون Ay maşallah çok iyi ya. Aha. Ya. Day day. كوتيوا جواني قلتي كنتيكا داي خالي كوتيوا جواني قلتي كنتيكا داي اگر ميلبو شيت ماما نزيكا داي اگر ميلبو كان ماما نزيكا قلوا قلمي جوان الفرا ما ضمي جوان الفرا ما ضمي او داخل خجي جيرو داي داوي زول جيرو داي داوي زولمي اي جا داي 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 يزار صلاوي خانم لو كاني وآوى دا يزار صلاوي خانم لو كاني وآوى جاك تولي شوي شيت أو دمو جاوى دايك تولي شوي درخ أو دمو جاوى قلوا قلمي جاز الفرا ما ضمي جوان الفرا ما ضمي أو داخل أنفجي جيرو داي داوي زوم جيرو داي داوي زومي أهو أي ما شاء الله
خۆ نادەنازی دەیش کامیان بۆنی بەرکە تۆ نادەنازی گوڵەوە گوڵەوە گوڵمی جوانە بەڕە بە دڵمی جوانە بەڕە بە دڵمی ئەو داخە ئەم کوژێ ژیرۆ دەیداوی زوڵم بۆ چەند خۆشە ماچی گوڵمی ئەهۆ ئەدەی ئەدەی قرآن بيماني والله قرآني نقل دي حاكم بيماني شيت قرآني نقل قلوا 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 قلمي جوان الفرة ظلمي جوان الفرة ظلمي أو داخل أنخجي جيرو داي داوي ظلم هو جيرو داي داوي ظلمي أويا داي 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 أي ما شاء الله جيان خانم يا ابو سر سنور يا ابو سليماني خانم يا ابو سر سنور جان قلوا 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 قلمي جوان الفرة ظلمي جوان الفرة ظلمي او داخل وجه جيرو داي داوي ظلم هو جيرو داي داوي ظلمي اوه يلا یاخوا دەنگت خۆش بێت لە شت بێت ماندوومان کردی نانا لە خزمەتانم زۆر ساڵ هەمیتر جێژنەوە بە ئەوانی کە لە ماڵەوەن گوێمان لێ بگرن بۆ تۆی بەڕێز و ستافە جوانەوە و خەڵکە خۆشەویستە ئێمە قەت ماندوو نابین زۆر زۆر سپاس بێکمانیەوە چاکەی خۆتانە و یەکێکە لەو هونەرمەندانی کاکە سەیبان کە زۆر زۆر خۆشحاڵ بووم کاتێک کە پەیوەندیم پێوەگرت بۆم پرۆگرامە بێکود و بەشداری کرد زۆر پێم خۆش بوو زۆر خۆشەویستن هیوادارم هەموو هونەرمەندەکان لە خزمەتی خەڵکا بن چکم بەڕاستی هونەرمەند بێ پاڵپشتی ئەو جەماوەرە و ئەو کەسەی جۆی لێگرێ هیچ نییە من بانەڵم هیچ نییە بەڵام بەڕاستی ینی گرنگە کاتێک کە بەسەرکردنەوەمانە بێت بۆ هونەرمەندێک بۆ کەسایەتێک لانی کەم ئێمە خزمەت بۆکەین ئێمە ئەمانەوێت جارێکی تر بیگەێنینەوە بە هەوادارەکانی تەنهەمە بەسەکە لەوەیە بەڕاستی ئێستا کاکە سەیوان کە لەم پرۆگرامی ئێمە میوانە بێگومان کۆمەڵێک هەواداری خۆی هەیە کە پێی خۆشە بیبینێتەوانە لە جەژنە زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی و زۆریش بەخێر بێ کاکە سەیوان زۆر جار گلەی ئەوە ئەکرێت کە هونەرمەندەکان گۆرانی یەکتر دەڵێنەوە و ناوی یەکتر نابن و تۆ ڕاد لەگەڵ ئەمە چییە؟ وەڵاهی خۆی وەکو ناوتن شتێکی ئەوە نییە بەس هەر خۆشە بۆ منە تۆ کاتێک شتێک تۆمارەکەیت
ئیشارەتیشی پێوێ بڵێ گۆرانی وانە؟ فلان هونەرمەندیان سوپاس و پێزانین بۆ فلان کەس بەڵێ بەڵامە پێی خۆش بێکەوە هونەرمەندێکیشکە گۆرانیەکەی بڵێتەوە لە بەرەوەی ئەگەر حەزی لێ نەبێ نایڵێتەوە وایان ڕاستە بەس خۆشەکەوی ژۆفایەکی تیاابێ بەرامبەرەوە کەسێک کە گۆرانیەکەی داناوەیە دروستی کردووە شتێکی خۆشە ئێسم گۆرانی کێمە گوێمان لێبوو وتت گۆرانی تایبەتە بە خۆت بەڵێ بەڵێ ئەرەوەڵا ئەو چەند ساڵە ئەو گۆرانیە دووتوە وڵاهیەوە ئەم ساڵ بڵین تازەیە؟ بەڵێ بەڵێ ئەرەوەڵا زۆر باشە. لەگەڵ کاکە حەمەیە دروستمان کرد پێکەوە ئەو کاک حەماوزەم زۆر نزیکە لێت بۆیە لە هەموو قسەکان ناباسیەکەی کاک نایەوەی محەممەدی براشم ناڵێم بۆ کاری ئاواز و شت زوو لە هاوکاتە. ڕێی یەکتربینینەوە بیا لە ڕێی سوۆسیال میدیاوە شتم بۆ نێرێ لە دەستکاریی ئەمە بکەیان گۆڕانکاریە با لەمەیا بکەین زۆر باش ئاراوەڵا زریان خان یخوا لەش ساق بێ خاوەنی چەند گۆرانی تایبەت بە خۆتی وڵایی خاوەنی زۆر گۆرانی تایبەت بە خۆمم بەڵام مەرجیش نییە کە من لەم خۆم لەوانەیە بۆم نە ئاوازەکەی فارسی بێت تۆزە شتێکم لێ وەرگرت بێت بەڵێ. تێکسێکی خۆمم خۆت ماندوو بووی لەگەڵی. بەڵێ بەڵێ بەڵامی تر تۆش هەر کەسێ گۆرانیەک خۆش بڵێتەوە مڵکی ئەو کەسەیە بەڕاستی بەڕای من ئێستا تۆ هەزارە هونەرمەندمان هەیە چەندەها گۆرانی وتووە لەوانەیە یەکێک لەو گۆرانیانە بە دەنگی خۆی خۆش نەبێ بەسکەی چشکەی لێ خۆش بێت وایە یان نا وڵی ئەوە شەیە بەتەشید وایە ناتوانم قەرار لەسەر ئەوە نانە بەست هەر کەسێک کارەکە ناشرین نەکا و حەقی خۆی پێ بە المهم ناشرینی نەکە المهم کەسانێک گلەی نەکەن لەوەی کە ئەو گۆرانی زۆر وتۆ بە ڕاستە. شێوەیە کە ئارە بەدڵی وەڵا. کەسانێک نەبوو بێت بەتەشید وایە سەرکەوتوو بیت پێت لەگەڵ ئینشەڵڵا. بەنیاز نیت لە داهاتوودا کاری کلیپ بکەیت وڵی ئەو پرسیارم زۆر لێکرێ بەرە وڵی باشە. شڵا مقدەری لاهی نەبێ ئەم 2022 کلیپێکی جوان پێشکەشەکەین ئیشەڵڵا کارت بۆ کردووە یاخود بەنیاز وڵی لە پرۆژەمایی لە ترەوە پرۆژەکە. وردە وردە ڕۆینە سەر کارکردنەکەی گرنگە بەتەکید. هونەرمەند لە هەموو بوارەکاندا بەشی خۆی جێی خۆی نا کلیپ بکاتەوە شتێکی ڕسمیە تۆ بۆ تیڤەکان ضرورە بەڵێ بۆ بۆم نە بۆ بۆنەیەکی تایبەتە هەر لێ ئەدرێ شتێکی جوانە یعنی بەڕاستی بەنیازی کارەکەت چۆن بێ شاد بێ خۆت گۆرانی بەتەشی دەرەوەڵا ئیشەڵا ئیشێکی شادە دواوە ژەر قەرارە لەگەڵ کاکجاسما پێکەوە دوێتێک پێما بێ خەنە نەورۆستاڵ وڵی هەرەبێ بۆ ئەو کاتی دانین هەرەوەڵا چونکە زۆر لە هونەرمەندەکانی تر لە بەتەکید. جژنی نەورۆزی کوردەواریە حەز ئەەکەن ئارەوەڵا کارێکی نوێیان هەبێ ئیتر ئیشەڵا پشت بەخوا شتێکی جوان بەخوا باشە ئێستا پێم خۆشە بە سەڵتی خۆت گۆرانێک حەیم گوێ لەبێت بەسەر چاو چاوت خۆش بێت خۆزگار ڕۆژە زاڵ نەبووایت بە یارم نەبووای بەباییس دڵی خەمبارم نەبووای بەباییس دڵی خەمبارم ئامان شیرین خانم هەروەی شیرین خانم ئامان شیرین خانم هەروەی شیرین خانم من قسە و لەگەڵاکەم چونکێنت لاوانم لە نێو گوڵاندا تەنیا هەڵاڵە لە ناو گوڵاندا تەنیا هەڵاڵە بامان دەرکەوێت لەو سوچی ماڵە بامان دەرکەوێت لەو سوچی ماڵە ئامان شیرین خانم هەروەی شیرین خانم ئامان شیرین خانم هەروەی شیرین خانم من قسە و لەگەڵاکەم چونکێنت لاوانم من قسە و لەگەڵاکەم چونکێنت لاوانم خۆش بێ زۆر زۆر سپاس سپاس دەنگت خۆش بێت گرنگە هونەرمەند بتوانێت بە سەڵتی حەی گۆرانی بڵێت و نەترسێت و هونەرمەندی میلی ئەوەی باشە ئەوەی باشە بێگومان. بۆ کاری حەی و بڵین کاری ڕاستە و خۆ زۆر بەتواناترە لەو هونەرماندانەی کە لە ستۆدیۆ یاریشەکە ئەمە هۆکاری ئەوەیە کە زیاتر بەرکەوتنی لەگەڵ خەڵکی هەیە بۆ نمونە لە لایڤ بەتەکید. موزیکە لە حەفلاتە بەڵێ بەڵێ بەرکەوتنێکی زیاترە غێری کاکۆژین ناوانەی لایڤ میوزیکە سوسفە بکە لەگەڵ عاسفی شکای بم بەڵێ بەڵام کە شارەزای بۆ منە ئیشەکانی خۆمم تۆن و مقامات و تەبقەکانم ناترسم لەوەی کەەوە عاسفم بۆ بکە مەگەر هەر هیچ نەزانێ لەگەڵ ڕێز بە تۆ نەتوانی ئەو ئەدایە بە باشی بکەیت بەڵامی تر هونەرمەندی میلی بۆ حەی زۆر بەتواناترە بێگومان کاتێک کە هونەرمەندێک یاخود با بڵێم تۆ بۆ یەکەم جار کە بەرکەوتنی ڕاستە خۆت هەبوو لەگەڵ هەوادارەکانت هیچ سترێس بەڕەوەڵام نەبوویت؟ من چۆن چەنەها جار چوومەتە دانیشتنەوە بۆ منە باوکمم لەگەڵ بووە ترسێ لە خۆمە هەبوو جاو کە ئەو ترسە دروست ئەبێ مامۆساکەتی لەگەڵ بە هەر نەک ئەوەش کۆمەڵی خەڵکە بینی هات چۆن لەی زۆر نەچێتە ناو ئیشەکەەوە
کە ئەو ترسە دروست دەبێ قڕگت تێگەچێ یعنی بەدەست خۆت نیە ئەوە نیە قەلەقیت ڕاڕایت ئەدا و دار و بەر تەکەڵەکەی بەسەریەکە کاتە بۆ ئاوا لەگەڵ باوکتە لە دانیشتنێکا بوو من بوونمونە شەرمت کرد بێ لەوەی کە گۆرانی لە بەردەمی ئەو بڵێ وڵی مناڵ بووم تقریبان 13 ساڵە بووم چوینە دانیشتنەوە من عاصفم بۆ کرد زەڕف خۆی گۆرانی ناوت پێش هەموو شتەکەی و دیاڵە دەشتێکیان بۆ بڵێتە ڕەنگم زەردە بوو ئەوش زانوێتی بۆ ئەوەی پێوتوی لێگومان هەرەوە ژوای کردوەکەم کاکسیوانی ئێشت لێ دروست ئارەوەڵا زریان خانێت تۆ کە باوکت هونەرمەند بێ و باوکت لە پشتت بێ و خێزانێکی ئاوا لە پشتت ببێ گومان هەرسەر دەکەویت زۆر ڕاستە وڵی تر سپاس بخوای ئەمەش ناو ناوبانگەکەی ئەومان بە جوانی هێشتۆتەوە ئەوەی کێکە لە ئادابە گرینگەکانی ئێوە زۆر سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی زۆر زیاتر هیوادارم پرۆگرامەکەتان هەر بەرەو پێشکەوتوترین و بەرەو باشترین بڕات هەرچەنە خۆی زۆر جوانە و خەڵکێکی باش ئێستا سەری کردوتە سەر ئەم شتە میلی و کوردەواریانە ڕاستە بەدڵنیایی زۆر خۆشحاڵ بووم پێم خۆش بوو کە ئەمڕۆ گفتوگۆمان کرد بەڵام بەڕاستی پێم خۆشە گفتوگۆکان کەمکەمە بۆی کە گوێمان لە دەنگت بێت زیاتر پێم خۆشە دواوتەی تۆ دوا جژنە پیرۆزەی تۆ لێرەوە لە بینەران و لە هەوادارانی خۆت بکەیت دەستخۆشیەکەم لە وەڕێست و ستافە جوانەکەتان و کەناڵە ڕێکەکە وا جەژنی قوربان پیرۆزەکەم لە سەرجەم کورد و کوردستان لە هەرچێکی کە کووردە لێرەیە لە دەرەوەی وڵاتە و لە خۆم و خاو و خێزانم هیوادارم هەر دڵخۆش بن ئینشەڵا جەژنێکی خۆش بێ بۆ هەمومان تایبەتتر کەسێک هەیە جژنە پیرۆزەی لێ بکەیت خێزانەکەم بەعام ئەو کەسانی تایبەت کەسێکی زۆر تایبەت بەڵێ خێزانەکەم هاوسەرەکەم خواخوا لێکتانەکەم نیویستم ئەوە بڵێ ئەمە فزۆلی بوو نانا لە خزمەتە ناکەیتر وتم خێزانەکەم بەعام هەموو ئەگرێتەوە خێزانەکەم هەمووی ئەگرێتەوە تایبەتەوەیانە بەجیاکەیتەوە سەرکەوتوبی کاکەسیوان زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی ئازیزانی من بە گۆرانیەکی شا دەچینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆشمان بێگومان گروپی هەڵپەڕکەی نیشتیمان لەگەڵمان نمایشەکەن بە دەنگە خۆشەکەی کاکە سەیوان خەمزەی زۆر سپاس بۆ کاکە کۆژیر کامڕۆ ئەسپێکی زۆر جوانی بۆ کردین زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکە کادۆشاوی نمنمە سپاس بۆ سپۆنسەرەکانی دیکە کە دەمەوێت یەک نایان بێنم زۆر سپاس بۆ بەرەگدروی ڤینە خات و هاوسەر کە جلوبەرگەکانی ئەمڕۆی منی دابین کردووە سپاس بۆ کوژەکەی زەردی زاخە بۆ ئەکسواراتەکانی مە سپاس بۆ خات و دەریا لە ساڵۆن ئیڤانکە سپاس بۆ بەلێزەتخانەی حاجی عوسمان کە لە کۆتایی پرۆگرامدا خۆ مستافەکەم و میوانەکانم دەچینە بەلێزەتخانەی حاجی عوسمان و نانی ئێوارە لەوێ دەخۆین ئێوەش ئەگەرتانەوێت تامی خواردنێکی تایبەت و بەلەزەت بکەن بچنە بەلێزەتخانەکەی حاجی عوسمان سپاس بۆ کاکە سیوان کەمڕۆ لەگەڵمان بوو پرۆگرامەکەت بێگومان دەوڵەمەندتر کرد سپاس بۆ کاکۆژین کە ئاسفێکی جوانی کرد سپاس بۆ گروپە جوانە گروپی هەڵپەڕکەی نیشتیمان کە بەڕاستی نمایشێکی زۆر جوانیان کرد سپاس بۆ ستافی کەناڵی سلێمانی کەمڕۆ هاوکار بوون لەگەڵمان و زۆر ماندوو بوون سپاس بۆ ئیدارەی پارکی ئازادی کە ئەمڕۆ هاوکارمان بوون بەڕاستی ئازێتمانان زۆر سپاس بۆ ئێوە هیوادارم کە بینەری پرۆگرامەکە بن تا چوارەمین ڕۆژی جژن و کۆتا پرۆگرام لەگەڵتانە بین شاد بن. چوار ددانه وژن
ئەکەی بۆ منداڵ ئەو لایە لایە ئەکەی بۆ منێداڵ بۆ منیشی کەی دڵەکەم دێمە گڕ و گاڵ بۆ منیشی کەی دێمە گڕ و گاڵ بەخەم برداوایە ئەشیا من بۆ تۆ باوانم چیم بکرداوایە ئەشیا من بۆ تۆ چیم بکرداوایە ئەوەی هەرداوانە